بەهۆی کەوتنی ئەم کرێن تاوەرە سێ کرێکاری عەرەب کە خەڵکی مووسڵ بوون گیانیان لەدەستدا و دوو کرێکاریش بریندار بوون کە برینی یەکێک لەوان قورسە. ئێرە پرۆژەی دەروستیە لە گەڕەکی قولەرەیسی لە ڕۆژئاوای سلێمانی. کرێکارەکان سەرقاڵی بەستنی ئەم کرێنە بوون، بەڵام لە پڕێکدا دەکەوێت و ئەو ڕووداوەی لێ دەکەوێتەوە. شادحاڵەکان دەڵێن ڕووداوێکی ئەجگار دڵتەزێن بوو. لە پڕێکا دەنگێکی ناسازە، دەنگێکی زۆر هاتین بەپەلە هاتین. ئەم کرێنە ئەوەی کە ئیشی باڵەخانەکەیەکە ڕووخا بوو بە تەواوی. ئەوەی کە ئێمە بینیمان بەداخەوە زۆر بەداخەوە بەڕاستی سێ کەس گیانیان لەدەستدا بوو، سایقەکەش بریندار بوو. ئەوەی کە بزانێت سایقەکە گیانی تیاما بۆیان بردیان. بەڵام بەڕاستی ئەوەی کە سەرنجی ئێمەی ڕاکێشا منی ڕاکێشا کە بەڕاستی خەمی پێیان هیچ هینێکی سەلامەتیان پێ نەبوو بەڕاستی، یعنی نە جلوبەرگیان بەڕاستی نەکڵاویان لەسەر بوو. یعنی بۆچی وابێ بەڕاستی گوناحە. وەڵاهی تقریبان 3.5 ئەو ناوە بوو، 3.5 بۆ 4 بوو کاک. ئیتر من هاتم بەپەلا تاوانم نزیکین دراوسین هاتی وتمانە گەر یارمەتیەک شتێک بتوانین بە ڕاکردن هاتم بەڕاستی هی ئەوە نەبوو بچی بەهانایانەوە. یعنی وەزعەکە زۆر ناخۆش بوو، یعنی ئەو کرێنە گەورە کەوتبوو بە سەریانە. کۆمپانیاکە دەڵێ ڕووداوەکە قەدەری ئیلاهی بووە و ئەوان لێی بەرپرس نین و کارەکانیان بە بەڵێندەری دیکە سپاردووە. ئوستازیان ڕووداوەکە پێشتر پێم وتن دوێنێ کرێن تاوەرمان هەبووە هاتووە بەرزی کردوێتەوە کرێکار و مۆقعمان بۆ چۆڵ کردووە. دوا ئەمڕۆ هاتوون خەریکی بوون ستافی نازانتونکردنەوە شتیان کردووە زیاتر من نەچوومەتە تەفاسیلیەوە. ئیتە قەدەری ئیلاهی بەربووتەوە، عنیا دوێنێ هەموو شتێکی تەواو بووە. سندیکاکانی کرێکاران و بیناسازی دەڵێن ڕووداوەکە بەهۆی کۆنی کرێنەکەەوە بووە و سەلامەتی کرێکاران دەبێت لە کاتی کاردا ڕەچاو بکرێت تا ڕووداوی وەها دووبارە نەبێتەوە. بە بڕوای ئێمە ئەمانە لە ئەنجامی بەشێکی زۆری کۆنی ئەو تاوەرکرێنانەیە بۆ ئیشی ئاوا قرس. پێمان وایە بەرپرسیارەتی ئەمیشە هەم لەسەر کۆمپانیای سەرەکیە هەم لەسەر کۆمپانیا سانەوێکەشە، چونکە قانون ئەمە قسە ئێمەنیە، قانون ئەوە دیارەکە کە بەرپرسیارەتیە کەوتەکوێ لە دادگاشە. لەم ڕووداوە لایەنە پەیوەندیدارەکانن لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پەیوەندیان بەم پرۆژانەوە هەیە و بەرهێنان و هەموو لایەنەکانی تر، چونکە خاڵی سێفتی و سەلامە لە گرێبەستی کارە گرنگترین خاڵی سەر هەموو پرۆژەیەەکە پێش ئەوەی موچەکەی بۆ دیاریکەی، پێش ئەوەی پێی بڵێ سەعاتی کار. هۆکاری ڕووداوانە کە ئێمە لە دوای بە دوادا چوونمان کە ئێستا زووە ئێمە بڕیاری کۆتایی بدەین لەسەرەوەی ئەم ڕووداوە بە هۆکاری چی ڕوویداوە، بەڵام دڵنیاتانەکەینەوە هۆکارەکەی سێفتی و سەلامەیە، نەبوونی سێفتی و سەلامەیە. ساڵانە بەدەیان کرێکار لە کاتی کارکردندا گیان لەدەست دەدەن. سندیکاکانی کرێکاران هۆکاری گیان لەدەستدانی کرێکاران بۆ نەبوونی مەرجی سەلامەتی دەگەڕێنەوە. ئۆباڵەکەشی دەخەنە ئەستۆی حکومەت کە چاودێرێکی باشی بەسەر خاوەن پرۆژەکانەوە نییە. ڕامیا عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.